بسم الله الرحمن الرحيم. إن الذين آمنوا وعملوا الصالحات لدى إيمان پروردگار بمان دفرمه که چاک و باش انجام بدین پیشکی بخیر هاتی سد جمیوان برزکان دکین با گوندی سیگویس بو ام پیشگا جوانا گرنگی ئەم پیشانگایە لەمڕۆدا بۆ ئێمە بۆ نەوەکانی ئەمڕۆ لەوەدایە ئاشنابوونی ئەم نەوەیە بە پێشینانی خۆیان بە مامۆستایان و زانایان و عاریفانی گوندەکەمان کە لە بواری نووسین و شێعردا دەستێکی باڵایان هەبووە کە مێژووی هەندێکیان دەگەڕێتەوە بۆ 300 ساڵ بەر لە ئێستا کە نیشانەی پێشکەوتن و نیشانەی دینداری و خواناسی و عالمی ئەو نەتەوە و ئەو میلەتە دەرەخات. بۆیە هەموو میلەتێک بەوە ناسراوە ئایا دینداری و خواناسیەکەی و عالمیەکەی لە چ ئاستێکدایە. بۆیە ئەم پیشانگایە دەری دەخا کە ئەم دێ سەرسنوویە دێیەکە لە دێکانی کوردستان جێدەستی دیارە لە عیلم و معرفەت و زانست و زانیاریە. ئەم پیشانگایە چەندین دەستنووس لە خۆی ئەگرێ ئەمانەکە ئەگەر هەر یەکێکیان سیرکەین هەر تابلوێکە سیرەکەی بەحسی پیاوێک یا بەحسی نووسەرێک لە نووسەرەکان ئاکات کە لەم گوندەدا ژیاوە سەیریکەی ئەمانەکە ئەمە پێڵەن قورئانە گەورەی باپی لە شێخ محەممەد کە ئەم قورئانە لاپەڕێشتیە ئەم دیواودی و لە سوورەی ئەلەحزابە کە نووسینەکەی لە باقی قورئانەکە جیاوازترە کە ئەوەش مێژوویەک یا ڕووداوێکی لە پشتەوەیە ئەگەر سەیریکەی دوایی بۆ خۆت ماشایکەی و کۆمەڵێک ڕووداوی تری تێدایە سەیریکە لەو بەرەوەکە ئەو مێژووە هەڵواسیاوە چی ڕووداوێکە لە سنووری قەزای پێنجۆنا ڕوویداوە هەر لە گرانیەوە هەم لە تاعونەوە هەم لە هەموو ئەو شەڕانەکە ڕوویداوە لە سنوورەکەدا لە تۆمار کراوە و ساڵەکەشی تێدا دیاری کراوە. بەڕاستی ئەمە کارێکە کە توانین بڵێن کارێکی ناوازەیە کارێکی دەگمەنە لە سنووری قەزای پێنجۆنا کە بەم شێوازە کرابێتەوە خەڵکی سەردانی بکات. دیارە ئەمڕۆ لە گوندی سیاگوێزی سنووری ناحیە گەرمێکی قەزای پێنجۆنا پێشانگایە کرایەوە بۆ دەستخەتە قورئانیەکان کە بۆ زانای گەورەی ئاینی شێخ معروفی سیاگوێزی بووە و من پێم خۆشە جگە لەوەی کە ئەم پێشانگا و دەستخەتە کۆنانە نمایش کراوە لە ڕاستیدا ئەمە جگە لەوەی کە لە بواری ئاینیا کەسایەتێکی گەورە و مەزنە لە ڕاستیدا لە بواری نووسینە نووسەرێکی باش بووە و مێژونووسێکی گەورەی کووردە ئەتوانم بڵێم یەکێک بووە چەندە لە بواری ئاینیە کەلێنی گەورەی پڕکردوتەوە بۆمان لە بواری ئەدەبیات و ڕووناکبیریشە بۆ کورد بەگشتی و بۆ ناوچەکە بە تایبەتی خاوەنی مێژوویەکی پرچنگدار و گەورە. ئەم پێشانگانە بۆ خۆی ئەهمیەت و گرنگی تایبەتی هەیە. هیوادارم ئەم پێشانگانە ببرێنە شوێنەکانی کەش ئەکرا لە قەزای پێنجۆن و ئینشەڵا من ئەوەی پرسیارم کردووە ڕەنگە قۆناغی دووەم لە پێنجۆن و قۆناغەکانی کە لە سلێمانی ناوچەکانی کە بکرێتەوە بۆ ئەوەی نەوەی تازە بزانێت کە پێشی 300 ساڵ پێش ئێستا ئێمە خاوەنی چ مێژوویەک بووین خاوەنی ئەم هەموو کەڵا زانا و کەسایەتە گەورانە بووین کە ئەمانە هەمویان جێی شانازین و شکۆی میلەتێکن کە هەمومان هەیە شانازیان. Thank you.